ناوبردی خوای هەوارەم دارەکەم بدینەوە خوای هەودەم ساڵتان لێبێت و لە شارپرێسەوە ئەم کاتتان باش لە دوو ڕۆژی ڕابردوودا شەپۆلێکی بەهێزی بارانبارین هەرێمی کوردستانی گرتەوە لە زۆرینەی زۆری شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بارانێکی زۆر باریوە لە ژمارێک لە شارەکانی هەرێم لافاوێکی گەورە دروست بوو لە هەولێر بەهۆی دروستبوونی لافاوە 12 کەس گیانیان لەدەستدا ژمارێکی زۆر لە هاوڵاتیان زەرروزیانیان بەرکەوتووە دەیان ئۆتۆمبیل بوونەتە ژێر لافاوەکەوە لە سلێمانی شەوی ڕابردوو بەهۆی بارانی بەخوڕەوە لە ژمارەیەک لە گەڕەکەکانی ئەو شارە لافاو دروست بوو بەڵام زەرروزیانەکان هێندە زۆر نەبوون لە زۆرینەی زۆری شار و شارۆچکەکان بارانێکی زۆر باریوە بۆ وەرگرتنی زانیاری زیاتر نوێترین زانیاری لەو بارەیەوە دەچمە لای پەیامنێرانمان لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان سەرەتا دەچمە لای هەژار ئەنوەر لە هەولێرەوە سڵاوت لێ بێ هەژار ئەم کاتت باش دوایین زانیاری لەبارەی زەرروزیانەکانی لافاو لە هەولێر چین تیمە خزمەتگوزاریەکان لە هەولێر چۆن سەرقاڵی پاکردنەوەی پاشماوەی لافاوەکان نوێترین زانیاری لەو بارەیەوە چییە؟ ڕاوێر سڵاو لە تۆ لە بینەرانی شارپرێس دەمێ ئاماژە بۆ بکەم کە ئەو شەپۆلی بارانبارینەی باست کرد لە هەولێر نزیکە 1 متر باریوە بەگوێرەی ئەو ئامارەیە کە شناسی هەرێم هەولێر بڵاوی کردوێتەوە بەڵام ئەم لافاوەی ئەمجارە جیاواز لەگەڵ لافاوەکانی دیکە زیانەکانی زۆرتر بوون و جانەدەستدانی تێدا ڕوویداوە وەکو باسکە 12 کەس بوونە لەو 12 کەسە منداڵێکی دەمانگونی و کە تا ئێستا نەدەوزراونەتەوە و ئەمڕۆ و دوێنێ ینی بینیشتان لە کاتژمێرەکان ڕابردوو کە ڕووماڵمان کرد تیمەکە کە سوکاری با بڵێن منداڵەکە و تیمەکانی بەرگری شارستانی بە درێژایی ئەو سەمەی کە ئاوەکەی پێدا ڕۆیشتووە چۆتە دەرەوەی خوشتەپا هەر بە دوای دادەگەڕێن و هەر لە ڕێگەی کەناڵەکانیشەوە لە ڕێگەی شارپریسەوە داوایان کرد کە سەگی پۆلیسی و داوایان کرد کە تیمی زیاتری فراوانتری بەرگری شارستانی بێ بۆی منداڵەکە بدۆستنەوە جگە لەوەش کە تا ئێستا تەرمێکی دیکە هەیە لە دارەتوو کە من ئێستا لە دارەتوم گەنجێکی 20 ساڵان کە لە دیار مەڕووماڵات بۆ شەوانە لەوێ دەخەوت لە لای مەڕووماڵاتەکەی ئاو بردوویەتی دل لە خەو بووە تا ئێستا ئەوانیش مابڵی تەرمەکانە دۆزیوەتەوە و هەر لە ڕێی شارپرێسەوە براکەی داوای کرد کە پێویستە حکومەت تیمێک بنێرێ بۆی هاوکاریان کە لە دۆزینەوەی باسی کرد کە تا ئێستا هیچ تیمێک نەهاتووە من دەمێ باسی شتر بکەم جگە لەوەی کە 12 کەس زەرری بڵێن 12 کەس ببرن جانیان لەزاوە زەرری زۆری مادی شە بووە بۆ نمونە ئۆتۆمبیل ئەوەی من بینیمە ئۆتۆمبیل ڕەنگە نزیکەی 200 ڕەنگە زیاتریش ئۆتۆمبیل بڵێن زیانی بەرکەوتووە جگە لە زیان بەرکەوتنی هی ئۆتۆمبیلەکان و بە سەدان خانوش مەشکێشە ئەو بڵێن زیانی بەرکەوتووە لە دارەتوو و لە پشتە پاش خەڵکی زۆر نیگەران بوو لەوەی کە هەندێک هۆکار هەبوونە بۆ منە لە پشتەپا هۆکارەکان ئەو بوونەکە پێشەنگای با بڵێن ئۆتۆمبیلی بارە هەڵگر هەبووە تەجاوزی زاویەکانیان کردووە ئەوان خۆیان وایە بت کە ئەو بۆ هۆکارێک لە دارەتوو دیسا ئەو با بڵێن زێرابەی کە ئەسوونقە زێرابە هەیە بەهۆی ئەوەی کە خەڵک یاخود ئەوانی هیچ دەدنا لە پرۆژە لەو ناوچەی دروست دەکرێت زبر و خاشە چەنەی کۆ کردەوە بۆتە هۆکار یان بەرتەسک بۆتە بۆیە ئەمە ڕوویداوە تیمەکانی بەرگری شارستانی و تیمەکانی حکومەت لە هەندێک شوێن
لە بەیانیەوە سەرقاڵی باڵێن زەردکردن و سەرقاڵی کۆکردنەوەی زانیاریەکانن و بزانن خەڵک چۆن زیانی بەرکەوتووە و لەگەڵ هەندێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی هاتوون کە هاوکاری ئەو خەڵکە بکەن، هاتوون بۆ نمونە پێداویستی بۆ خەڵک دابینکەن و ماڵەکان پاک بکەنەوە. من ئێستا دەبێ تۆسێک دیمەنەکانی کۆڵان شتتان بنشادم. ئەم کۆڵانە ئەو دیمەنی دەبینێ وەکو بازارێکە وای لاتەوەندە قەڵەباڵغا خەڵکێکی زۆر لێرە زیانی بەرکەوتووە. ئەو ماڵانە هەر هەموو ئەو چۆتە ماڵیان هەموو ئۆتۆمبیلیان بابڵین تێک چووە بەهۆی لافاوەکەوە و دوای ئەوەی بابڵین لافاوەکە ڕوویدا سەرۆژ حکوومەت کە کۆبنەوەکی بەپلەی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان ئەنجامدا. دوای ئەوەش پارێزگاری هەولێر کۆنگرێکی ڕۆژنامەی ئەنجامدا. ئێمە لێ وەکو شارپرس پرسیاری ئەومان کرد ئایا ئەوانەی کەم تەرخەمن لێکۆڵینەوەیان لەگەڵ دەکرێت چونکە من لە دارەت و دوێنێ خەڵک قسەی بۆ کوردمە دەڵێن کە بەڕێوەبەری ناحیا بەڕێوەبەری شارەوانی دیسان لە ئەو شوێنش لە قوشتەبەش بە هەمان شێوە گرەیان هەبووە نیگەرانیان هەبووە و ئەم ڕۆژ دوای ئەوەی کە 30 کاژێر لەسەر ڕووداوەکە زیاتر تێپەڕیوە هاوڵاتیان داوای بەهانەوە چوو دەکەن داوا ئەوە دەکەن کە هاوکاری بکرێن داوای ئەوە دەکەن بە زووترین کات تیمەکان فراوان بکرێن چونکە ئێستا وەکو باس بوو چەند کاتژمێرێک بەسەر ڕووداوەکەدا تێپەڕیوە ئەو دیمەرانی دەبینن تا ئێستا ئەو ماڵانە بە تەواوەتی پاک نەکراونەتەوە ئەو ماڵانە بە تەواوەتی تیمەکان سەردانیان نەکردوون. ئەوەی هەیە لە هەولێر تا ئێستا هەر ئەوەندەیە ئەوەی کە زۆر گرنگیشە ئەو دوو تەرمەیە کە تا ئێستا نەدۆزراوەتەوە. زۆر سپاس هەژار ئەنوەر سپاس کە لە هەولێرەوە لەگەڵمان بوویت. دێمە سلێمانی مەریوانم لەگەڵ دەبێت مەریوان جەبار سڵاوت لێوێ مەریوان ئەم کاتت باش کەشوهەوا ئاسایی دەرەکەوێت لە سلێمانی پێشبینیەکانی کەشوهەوا کەشناسی چین جەو لە لای تۆ چۆنە شەوی ڕابردوو لە چەند گەڕەکێک لە سلێمانی ئەو لافاو دروست بووە بەڵام بەپێی زانیاریەکان لافاوەکە هێندە بۆ کە زەرروزیانی زۆری لێ بکەوێتەوە. ئێستا کەشوهەوا لە سلێمانی چۆنە بەتایبەت ئەو شوێنی کە تۆ لێوەستاوی؟ بەڵە ڕاویار سڵاو لە تۆ سڵاو لە تەواوی بینەرانی شارپرس ئاشکرا لە دوای ڕاگەیاندنی پێشبینیەکانی بەڕێوەبەری کەشناسی و بوومە لەرزەزانی هەرێمی کوردستان شەپۆلێکی بەهێزی بارانبارین ڕووی لە ناوچەکانی هەرێمی کوردستان کرد و بەهۆی بارانبارینی زۆرەوە لە هەندێک لە پارێزگاکانی هەرێمی کوردستان بەهۆی لافاوەوە هاوڵاتیان زەرەر و زیانی ماڵی و گیانیان بەرکەوت و پارێزگای سلێمانیش بەدەر نەبوو لەم شەپۆلە بەهێزەی بارانبارین بەڵام خۆشبەختانە هیچ زەرەر و زیانێکی گیانی و ماڵی نەبووە هەرچەندە لە هەندێک لە شەقامەکانی پارێزگای سلێمانی و لە هەندێک لە کوچە کۆڵانەکانی بەهۆی زۆری بارانبارینەوە لافاو دروست بوو بەڵام خۆشبەختانە هیچ زەرەر و زیانێکی ماڵی و گیانی نەبووە. بە پێی دوایین ئاماری بەڕێوەبەری کەشناسی و بوومە لەرزەزانی هەرێمی کوردستان ڕایانگەیان کە لە 24 کاتژمێری ڕابردوودا بڕی 30 ملیم باران لە پارێزگای سلێمانی باریوەوە کۆی گشتی لە پارێزگای سلێمانی لە چەند ڕۆژی ڕابردووە تاوەکو ئێستا بڕی ڕێژەی باران لە بارانبارین لە پارێزگای سلێمانی 71.2 ملیم باران لە سنووری پارێزگای سلێمانی باریوە. هەرچی تایبەتە بە ئامادەکاری یەکە ئیداریەکان و دام و دەستگاکانی پارێزگای سلێمانی ئاوات محەممەد قایم قامی قەزای پارێزگای سلێمانی ڕایگەیاند لە ئەماوەی ڕابردوودا کە لیژنەکان هەماهەنگ و هاوکارن و ئەوان کۆبوونەوە ئامادەکاری خۆیان کردوە لە دوای ڕاگەیاندنی پێشبینیەکانی بەڕێوەبەری کەشناسی و ئەوان ئامادە باش بوون بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر مەترسیەک یاخود دروستبوونی هەر کارەساتێکی سروشتی لە ئەنجامی بارانبارین و دروستبوونی لافاو لە پارێزگای سلێمانیدا. بەرگری شارستانی پارێزگای سلێمانی تیمەکانیان لە تەواوی ئەو کوچە و کۆڵان و ناوچانەی پارێزگای سلێمانیدا بڵاو پێکردوە کە مەترسی دروستبوونی لافاویان هەیە. هاوکات بەڕێوەبەری شارەوانی سلێمانی تەواوی تیمەکانی خۆیان لە ئامادەباشیدان و بە ئامێر و کەرەستەکانی خۆیانەوە لە ئامادەباشیدان لە هەر کوچە و کۆڵانێک یاخود هەر ناوچەیەکی یاخود هەر شوێنێکی پارێزگای سلێمانی بەهۆی دروستبوونی لافاوە یاخود بەهۆی بارانبارینەوە کێشە و گرفت و ئاستەنگ بۆ هاوڵاتیان دروست بێ ئەوە تیمەکانیان
سەررجەمیان لێن و هێڵی گەرمی JCC بە ژمارە 100 هاوڵاتیان دەتوانن لە ئەگەری دروستبوونی هەر حاڵەتێک یاخود هەڕ و داوێک لە ئەنجامی بارانبارینی زۆر لە ڕابردوو وەرە داهاتووشدا دەتوانن پەیوەندی بکەن بەم هێڵە گەرمەوە و داوا لە تیمەکان بکەن بە زووی بە هاوڵاتیان بەدەم هاوڵاتیانەوە بڕۆن ئەوەی کە ئێستا دەیبینن ڕاڤیار لە ئێستادا کەشوهەوای سلێمانی ئاسمان هەور و خۆرەتاوە و پێشبینی دەکرێت بەپی پێشبینیەکانی کەشوهەوا لە دوانیەوە ڕۆی ئەمڕۆوە بارانبارین دەست پێ بکاتەوە. سپاس بۆ مەریوان جەبار پەیامنێرمان لە سلێمانیەوە سپاس بۆ زانیاریەکانت دەچمە بادینان مەڕوانم لەگەڵە مەڕوان ئەم کاتت باش کەشوهەوا جیاواز دەرەکەوێت لە جیاواز لە سلێمانی هێشتا کاریگەری ئەو شەپۆلە بارانبارینەی کە چەند ڕۆژی ڕابردوو هەرێمی کوردستانی گرتەوە دیارە هێشتا بەردەوامە لەوێ کاریگەری ماوە دەمەوێت دوایین زانیاریم بۆ بگوازیتەوە. بەڵێ ڕاگەرێف دەمێتەوە تەماشەوانێن شار پرێز باش بێتن دەماوێت 48 سعات بوریدا بە ڕێژەکە بارانبارینەکە زۆر لە دوهۆک و دەوروبەرێ دوهۆک باریە بە تایبەت لە هەندێک قەزا و ناحیەدا وەکی کو دیارە لە قەزا 3 میل دەماوێت 24 دەمژمێرن بوریدا ڕێژەکە بارانبارینی ئێجگار زۆر باریە ئەو ژی 24 ملیم باریە بەڵێ لە پارێزگاها دوهۆک بارینەکە ئێجگار کەم بووە ئەو ژی 3.7 بووە بەڵێ دوهۆک بگشتی دنیا تەم و مژە ینی خۆر هەتاونینە ینی ڕۆژ دەربەنینە هەتانوکە وەکی دیارە لە هەندێک باژێرن لە هەندێک ناحیە و قەزایەن دیژی باران باریە و پێشبینی دەهێتە کردن و بارانبارین دەڤەرین چیایەدا هەبیتن و دەڤەرین چیای وەکی تایبەت بە ئامێدی ئەو پێشبینیە بەفربارین دەهێتە کردن و بەفر بباریتن پێشبینیە کەشناسی و وەکی دیارکردن لە هەندێک جهێندا بارانبارین بەردەوام دەبیتن و هەتا نوکەژی بەردەوامەوەکی دێنمان گەشت و یان دەوروبەرێن ئامێدیدا و پێشبینیە بەفربارینجی دەهێتەکردن بەلێتان نوکەل لە هەندێک جهێندا بەفر نەباریە و ئەو پێشبینی هاتیەکردن و جیاواز بارانبارین مدبێتن بەحسا وەیەکێژی بکەم و کۆمپانیا MRF و دەستێکی هاریکاری بۆ هەولێر بەگواستیە بۆ پاقشکردنا وان جاکو لەهی دروست بوو لە دوهۆک چ لەهی دروست نەبوو تنێ دوهی لەهیەکێ دروست بوو لە قەزا 3 میل ئەوژی سەرڕێ هاتنوچنێ بوو لەهیەکە کێم بوو پشتی هینگی ئەو لەهی نەما و دە هەمان دەمدا خەلکێ دوهۆک وەکی هەندێک خێرخواز هەندێک تشت کۆم کرینە و بۆ خەلکێ هەولێر ببەن ئەو جێن خوشتە بە و دارەتی بەڵێ بەوان زانیاری هەبوون لە پارێزگاها دوهۆکێ زۆر سپاس پەیامنێروان مەڕوان لە دوهۆکەوە لەگەڵمان بوو دەچمە گەرمیان ڕێبینم لەگەڵ دەبێت ڕێبین محەممەد پەیامنێرمان لە گەرمیان ڕێبین سلااوت لێبێ ئەم کاتت باش کەشوهەوای گەرمیان چۆنە سڵاو ڕاڤیارم کاتت باش کەشوهەوای گەرمیان لە ڕاستیە ئێستا ساماڵە و ئێوارە پێشبینی ئەکرا کە بە بڕێکی زۆر باران ببارێت بەڵام ئەم پێشبینیە گۆڕانکاری بەسەرداهات ئەوە بوو کە ئیدارەکانی گەرمیان و قایمقامێتی قەزا جیاوازەکانی سەر بە گەرمیان هەتاوەکو دەربەنیخان هەمووی ئامادەکاری ڕاگەیان و ژمارە تەلەفۆنیان بڵاو کردەوە چونکە پێشبینی ئەکرا 32 ملیم باران ببارێ بە تایبەت لە کاتژمێر هەشتی بەیانی تاوەکو 2 نیۆڕۆ ئەم ڕەبارانە ببارێ ئەمەش پێشبینی ئەوەی لێ ئەکراکە لافاوێک زۆر بڵاو ببێتەوە یا دروست ببێت بە تایبەتی لە گەرمیان کە ناوچەیەکی تەختە زووتر بارانکەوە بێتەوە ئەبێتە لافاو و ئێوارە یان شەوی ڕابردوو لەگەڵ بەڕێوەبەری بەنداوی دەربەنیخان قسەم کرد بۆ ئەوەی مەترسیەکانی ئەم بڕەبارانبارینە بزانین بەڵام بەڕێوەبەری بەنداوی دەربەنیخان وتی ئەو بڕە لافاوەی کە ئەکەوێتە پشتی بەنداوەکەەوە بەنداوەکە گلیە داوە یەکێک لە ئەرکەکانی بەنداو ئەوەیە کە بەرگری لە لافاو بکە بۆ ئێمە ترسی بۆ خواری بەنداوەکە دروست نابێ بەم شێوازە ئامادەکاری کرابوو و تیمەکانی شارەوانی بەرگری شارستانی پۆلیس ئاسایش هەمووی خرابوونە حاڵەتی ئامادەباشیەوە بەڵام
ئەوەی کە ئەبیندێ ئێستا هەتا و ساماڵە لە کەلار دەربەنی خان و ئەو ناوچانە هیچ ڕەبارانێک نەباریەوە تەنها لە کفری بڕێک باران باریوە. زۆر زۆر سپاس ڕێبین محەممەد، سپاس بۆ تەواوی پەیامنێرانمان لە شار و شارۆچکە جیاوازەکانی هەرێمی کوردستان بە هیوای ئەوەی کە ئێوەش بە دوور بن لە کارەساتی سروشتی. کاتێکی خۆش خواتان لەگەڵ. بابی ئاو بردی خوای هەوارم دارەکەم بدینەوە خوای هەونە